بەڵێ کۆمەژمان پێکرد کە هاوکاریەکانی حکوومەت یاریمی کوردستان لە ڕێگەی تیمە جیاوازەکانی تەندروستی و هەروەها تیمەکانی وەزارەتی ناوخۆ هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە تورکیا و باکووری کوردستان و سووریا و ڕۆژاوای کوردستان بەردەوامە. بەڵام یەکێک لەو تیمانە کە هەرزوو لە باکووری کوردستان توانیان کاری زۆر گەورە ئەنجام بدەن، تیمەکانی بەرگری شارستانی هەولێر بوون کە لەوێ ئامادە بوون و توانیان پرۆسی ڕزگارکردن و هەروەها دەرهێنانی و هاوڵاتیان ئەنجام بدەن لەوێ. و بەڕێز سەرکەوت کاڕەش کوتەبێژی بەرگری شارستانی هەولێر لە نێو تیمەکەدا بخۆی لەوێ ڕاستەوخۆ سەرپەرشتی تیمەکانی دەکرد. من لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم ئەو لە ئیسلاحیەوە لەگەڵم دەبێت. بەڕێز سەرکەوت کاڕەش، ئەم کاتت باش، هیوادارم کە ئێوە سەلامەتیتان باش بێت و ماندوو نەبن. ئەمەوێ لە بەڕێزت بپرسم دوایین زانیاریەکان سەبارەت بە کار و چالاکیەکانتان لەوێ، پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت، توانیوتانە لەوێ چی بکەن؟ بەڵێ سلااو لە بینەرانی بەڕێز سلااو لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان. ئێستا ئێمە لە شارۆچکەی ئیسلاحیان لە سەر بە پارێزگای غازی عەنتاب کارەکانمان بەردەوامن. ئێستا دوای 11 شەویشە تیمەکانی ئێمە کار دەکەین و ئێستا ئەو باڵەخانێکە لە پشتمەوەیە 4 تەرمی تێدا ماوە و خەریکی گەڕانین بە دوای ئەو تەرمانەدا. لە بەیانیەوە لە کاتژمێر 9 دەستمان بەکار کردووە تا ئێستا بەردەوامین و لە هەموو قەزاکە لە هەموو ئەو باڵەخانانەی کە داڕماون و تەرمی تێدا کاری لێ دەکرێت لەلایەن تیمە جیاوازەکانەوە. بەڕاستی کارە ساتێکە ینی مرۆڤ تووشی شۆک دەبی. ئەو هەموو باڵەخانەیە داڕماوە، خەڵکێکی زۆر لە ژێر باڵەخانەکاندا ماون کە سوکاریان لەسەر شەقامەکانن، چاوەڕێ دەرێنانی تەرمەکانیان دەکەن بە هەر شێوەیەکبی. بارودۆخەکە زۆر ناخۆشە، خەڵکێکی زۆر لەسەر شەقامەکانن، کارەبا، خواردن، سەرچاوی ئاو، گەرمی، هیچ شتێک لەم شارەدا نەماوە. بەڵێ بەڕێز سەرکەوت کاڕەش، تا ئێستا چەند باڵەخانەتان پێدراوە کە کاری تێدا بکەن و بەردەوام دەبن لە چەند باڵەخانەی دیکەشدا ئەرکتان هەیە کە کار بکەن؟ بەڵێ ئێمە تا ئێستا لەو چەند ڕۆژەی کە ئێمە لێرەینە لە ڕۆژی سێشەممەی ڕابردووەوە تا ئێستا 4 باڵەخانە بە ئێمە سپێدرا. ئەو تیمانەی کە هاتوونە بۆ زانیاری هەموو بینەرانی بەڕێز ئەو تیمانەی کە دێن بۆ هاوکاری بۆ تورکیا لەلایەن ئافادی تورکیە و بەرنامە و کار و پلانیان بۆ دادەنرێت. ئێمەش هاوشێوەی تیمەکانی تر ئافات هەر شوێنێک بۆ ئێمە دیاری بکاتن ئاگادارمان دەکەنەوە و ئێمە پەیوەندی بە شوێنەکە دەکەین، کاری خۆمان دەکەین. باڵە جگە لە ئیسلاحیە ئایا شوێنی دیکە هەیە کە ئەرکتان پێسپێردرا بێت کاری تێدا بکەن، یا تا لە ئیسلاحیە تاوا دەبن دواتر شوێنەکانی دیکە دەست پێ دەکەن؟ ئەمە کە یەکەم ڕۆژ گەیشتینە پارێزگای غازی عەنتاب و لەوێ لە ژووری پارێزگاوە ئێمە ڕەوانەی شارۆچکەی ئیسلاحی کراین تا ئێستاش لێرە بەردەوامین. باڵەخانێکی زۆر داڕماوە، تەرمێکی زۆر لە ژێر باڵەخانەکاندا ماوە. ئێمەش خۆشمان نازانین تا کەی بەردەوام دەبین و تا چەند دەمێنینەوە. لەبەرەوەی ئەو تیمانە هەمووی ئافات پلان و بەرنامەی بۆ دادەنێ، ئێمەش لە چوارچێوەی ئەو پلان و بەرنامەیوان تا ئەوان کاریان بە ئێمە بێ ئێمە دەمێنینەوە وەکو وەفدی وەزارەتی ناوەخۆ. بەڵێ تا ئێستا توانیتانە چەند کەس ڕزگار بکەن؟ هاوکات لەگەڵ تێپەڕینی 6 ڕۆژ بەسەر ڕووداوەکەدا ئایا هیچ ئومێدێکێ بتوانن کە کەسی دیکە مابێت بە زیندوی ڕزگاری بکەن؟ کارەکانتان بەگشتی کەی کۆتایی پێدێت؟ ئێمە تا ئێستا 2 کەسمان بە زیندوی دەرێناوە و 4 تەرمیشمان دەرێناوە. ئەو 2 کەسێک کە لە ڕۆژانی ڕابردوو دەرمێنن باوکو کچێک بوو هەر لە ئیسلاحیە بوو. ئێمە سنووری کارکردنمان هەر لە شارۆچکەی ئیسلاحی دەمێنێ تا ئەوان کاریان بە ئێمە بێ. ئەگەر پلان بگۆڕێ ئافات ئاگادارمان دەکات و هەر شوێنێک پێویستی بێت پاڵەپەستۆی زۆر لەسەر بێ ئێمە دەنێرنە ئەو شوێنەوە. ئێمەش هەموو تیمەکانمان سوپاس بۆخوا سەلامەتین و ئامادەین. بەڵێ ژمارێک ئامێر بەڕێکراون بۆ ئەو ناوچانە بە تایبەتی ئامێری پێویست لە بەردەستاندا هەیە گەیشتۆ دەدەستان، چی دیکە پێویستە تیمەکانتان بتوانن کاری باشتر لەو شوێنانە بکەن و پرۆسەی ڕزگارکردن یا دەرهێنانی تەرمەکان لەوێ خێراتر بکاتەوە بۆ ئێوە؟
بەڵێ ئێمە کە هاتین لە وەزارەتی ناوەخۆ ئێمە ڕەوان کرد هەموو کەلوپەل و ئامێر بۆمان دابین کرابوو 3 ئۆتۆمبیلە لە پارێزگای هەولێر و دهۆکەوە هاتوین ئێمە هەوەکو خۆمان وەکو تیمەکانی خۆمان لە وەزارەتی ناوەخۆ هەموو کەلوپەل و ئامێری خۆمانمان لە بەردەستدایە و تا ئێستاش بەکاری دێنین هەر پێویستێکیشمان هەبێتن تیمەکانی ئافات هاوکاریمان دەکەن و یارمەتیمان دەدەن بەڵام سوپاس بخوا تا ئێستا پێویستیمان بە کەرستە و ئامێری کە هیچ تیمێک نەبووە ئەوەی هەبووە کەلوپەلی خۆمان بۆ بگرە پێویستیشان بە کەلوپەلی ئێمە بووە بەکارمان هێناون و پێشمان داون. بەڵێ بە هێوای سەرکەوتن و بەردەوامی بۆ جەناب و تیمەکەتان بەڕێز سەرکەوت کارەش کوتەبێژی بەرگری شارستانی هەولێر سپاس لا ئیسلاحیەوە لەگەڵ کوردستان 24.